سڵاوتان لەبێ خۆشەویستان، ئومێد دەکەین لە باشترین تەندروستی و ساغ و سەلامەتیا بن ئینشاءڵڵا. دەبێت بەنامەی ئەم جارەمان تایبەت بکەین بەوەی ئایا کەرەنتینەکردن و قەدەغەکردنی هاتوچۆ چارەسەرێکی پێویستە بۆ نەخۆشی کۆرۆنا و پەتای کۆرۆنا. ئایا خەڵک خەمی تەندروستی خۆی نییە کە بەگشتی خەڵک دەبین پابەندی ڕێنمایەکانی تەندروستی نابێ یا خۆت بژێوەکەی دەری ناهێنێت. بۆچی هەندێک کەس دەبینین باوەڕی بە نەخۆشیەکە نییە و باوەڕ بە دادەکانی حکوومەتی هەرێم ناکات. ئەم پرسیاران لە هاوڵاتیانەکەین، ئێوەش گوێبیستی وەڵامی هاوڵاتیان. مامە حاجی دەست خۆش ببینیم لە کاتی ڕۆیشتن هاتبووی لە دەرەوەشت بکڕی بەڵام دەستکێش و دەمامکیش. بەڵێ لە خۆپارێزی پارێزی. بۆچی هەنێک کەس دەبینین یانی وەکو تۆ خۆی ناپارێزی؟ خەڵک بۆچی خەمی تەندروستی خۆی نییە؟ هەیە بیر و باوەڕی پێ نییە بۆ نەخۆشێ. ئەمە بۆچی هۆکار چیە خەڵک بە هەندێکی باوەڕی بە وەزەکەنی لە کاتێکا زۆری ترسناک؟ وەڵڵی وەزعەکە خۆی ترسناکە. ئەمان لە وڵاتی ئێمە شکور وەزعەکە وەکو وڵاتان نەیگرتووە. ئیسە من دوو کوڕم لە ئەڵمانیا گرتی. خوا ڕزگاری کردن. سپاس دەکەم. ئەمان لێرە تا بتوانین خۆمان پارێزین شتێکی زۆر چاکە. کەواتەوە وەکو تۆ بێت دەستکێش و دەمامکیش. ئەرە وەڵا. باشە. لەلایەکە بینین حکوومەت چەند ڕۆژێک بەر لە ئێستا قەدەغەی هاتوچۆی کرد. پێت وایە قەدەغەی هاتوچۆ چارەسەری ئەم وەزە ئێستا؟ نە، ئەو قەدەغەیە من بە باشی نازانم. ئەو خەڵکەکە خۆی بپارێزێ دەمامە بکە. ئەمان خەڵکی بتوانێت ئیشوکاری خۆی بکە ڕۆژانە پێیاکە بۆ ماڵ و مناڵی. بەڵام بەمەرجێ ئەو ڕێنمایانە جێبەجێ بزەبت ئاوە ئەینا وەکوتر ئەوە تا ئیسە حالیان ئەڵێن لە سلێمانی و لێرە دوێنێ و پێرە هەتا ئیسە 30 کەس توش بووە. بەگشتیە بینین خەڵک پابەندی ڕێنمایەکان نابێت. ئایا خەڵک خەمی تەندروستی خۆی نییە یاخود بژێوەکەی دەرینایە؟ بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. بەڕێزەکەم یەکێ لەو شتانەی کە دڵی ئەم خەڵکەی سارد کردووەتەوە کە پابەند نەبێ ئەویش درۆی مەسوول و سەرکردەوەی ئێمەیە. ئەمە نەدرویان لەگەڵا کردوین وەکو مەلاوانە درۆستنەکە باوەڕمان پیان نەماوە. پێشووترە ئەمەی کێسە خەڵک متمانێ بە ئەم متمانە بە سەرکردە و حتا بە دکتۆرەکانیش نەماوە. خەڵک کە دکتۆرە گێ بۆ لام نەڵێ بە سامپڵێکی لێوەرگرن من ئازانم کاسبین بەسەرەوەکە. یعنی ئەو نەمتمانم بۆ دروست نەموازانم ئەم کەم دکتۆرە هەموو زەحمەتە ئەکێشە و یەک لە ماڵە سامپڵم لێوەرەگرێەوە ئازانم کاسبین بەسەرەوەکە. بەڵام خۆ نەخۆشەکە ئێستا بوونی هەیە خەڵکێک توش بۆ و حاڵەتەکەش مەترسیدارە. ئێستا چی بکەین تا خۆمان پارێزین و لەلایەکیشەوە خەڵک بژێوی بۆ بانی بژێوی دەربێنێ و بێتە بازار و شوکار و کاسبی خۆی. وەڵای ئێمە ئەگەر ئەم ڕاستە نەخۆشینەکە هەیە گومانمان لە نەخۆشینەکە نییە هەیە و جارێ حکوومەت کەم تەرخەمێکی زۆر ئەکا لەوەی بەدەم ئیعلامەکە ئەڵێ خۆتان بپارێزن لەلایەکەوە نە دەمامک تەوزیعەکرێت بەسەر هاوڵاتیە و نە دەستکەش تەوزیعەکرێت بەسەر هاوڵاتیە نە هاوڵاتیە توانێت بژێوی ژیانی پەیاکە لە ماڵەوە دانیشێ حکوومەت ناتوانێت ژیانی ئەو خەڵکە دابینکە بۆی خەڵکیش ناچارێ بێتە دەرێ وەی گوێژ نایە حەزی خەڵک حەزی لە مردنە حەزی لە کۆرۆنا لە باشترە لە ماڵاک بمرێت. ئەی من حەزەکەم کۆرۆنا بگرم بەس لە ماڵەوە بۆڵی ماڵ و بێپارەی و بێبژێوی نەبینم بەخۆمەوە. نەخۆشیەکە هەیە و ئێستا خراپیشە. خەڵکی ئەوەی دیرۆ لە بەرپرسی وڵاتە بیستووە باوەڕ بە ڕاستەکەشی ناکە. پێ دوایی درۆکانی پێشووترە خەڵکی ئێستا متمانەی نییە. ئەلێ کابرایە شوان بە بۆ شاخەوە. هاواری کردووە توەدی ئاوایی ڕانەکەم گورە خواردی کە خەڵکەکە ڕۆیی سێرەکە درۆکە شوانەکە. جاری دووەم بەڕاستی گورگەکە هاو هەموو ڕانەکەی خوارد بانگی گوتیان وڵات درۆکە ناچین. تێگەی پێ دوای مژۆک و شوانەکەی لێ زانی چۆنە ئەو نەخۆشیە هەیە بەس بۆ سەر ئەم وڵاتە ئێمە زۆر کاریگەر نییە. خۆی پێویستە خەڵەکەی کە دەمامکە بەپاسی خۆی هەبێ نەبێت لەم نەخۆشیە وەلەخوای بووە بۆمان ئینشەڵڵا هیچ نابێت سەلامەت دەبین. ئاوەڵڵا باشە بۆچی بەشێک لە خەڵکی سیخیان بە وەزەکەنی لە کاتەکە نەخۆشەکە مەترسیدارە و بوونیشیە هاچی خەڵکی بە حکومت نماوە حکوومەت
ئەوەی مەسەلە ینی حکومەت هۆکارە بۆەوەی کە خەڵک سیخی بەوەزەکەن ئەڵێ بای معاشە نایە هەفتەی کایە دووبانی کایە هەیەمە هەیە لە خۆشەکە بەس ئەوە نییەنی هەیە خۆی لە خۆشەکە بەس خەڵک خۆی هیچ ناکە خۆی باسی ناکەن دەوامەک ناکەن دەستکەش ناکە ئەوەی مەسەلە زۆرینەی خەڵکە بینین وەکو تۆ پابندی ڕێنمایەکە نییە ینی خەڵک خەمی تەندروستی خۆی نیە یاخود بژێوی دەرینایەنێ کە بێتە دەرەوە ئەخر ئەوەیە بژێوەکە دەرینایەنێ ئەتە دەبامەکێ ئەوە دوانێ بە جاران چواری بەهزار بوو ئەتە دوانی بەهزارە ئەو هەزارە ئەچەیە بە 400 بوون ئەچەیە بچوێت تەماتە ئەوەی مەسەلە کەواتە بۆی بژێویشمان ینی بژێوی خۆشمان دەبێنێ بێ خۆشمان پارێزی کار پارێزی لە تەندروستی وایە ئەوەی خۆشمان پارێزی لە تەندروستی بەس بازەکە ژێنە ئەوسەدا ئەوتە خەڵکەکە بینی هەستەیە داگیری نەکردووە نەکردو بەس خۆی بیکەی باشترە بەس خەڵک بیا بە خەڵک خەڵک بڵێ حکومەت خۆی دابەجێ خەڵکە ئەیکا خەڵک بەس خەڵک بیکرە واجالێک دوو جاکڕی حکومەت دەستکەش و دەمام دا بەشکا بەسراوڵات بەڵێ ئەسە زۆر لە وڵاتان حکومەت خۆیان بەسەر خەڵکە دابەشێکە خەڵک ئەیکا بەس بیکە بێلزامی بیاتێ بێلزامی ئەبێ بیکە سەر لەو هینانەوە لە وڵاتانە کە دابەشی کرا و کاتاگەر کەسێک پابندەبوو حکومەت سزای بدات ئەیوانە ئەیوای لێ ئەی من حەزەکەم کۆنا بگرم بەس لە ماڵەوە بۆڵەی ماڵ و بێپارەی و بێ بژێوی نەبینم بە خۆمەوە کاگەم لە درویان لەگە خەڵکردۆ بۆی خەڵک باوەڕی بینەوە 200,000 معاشەکەمە پارەی ئاوە می کارەبا می وەلیدەیە می ئەقارەم وەڵڵە وڵی لە ڕاستیە خۆپاراستن ئەساسە نەک لەسەر نەک لە کۆرۆنا و نەک لەسەر لە هەموو شتەکان بەڵام قەدەغگرنیش ئەرکە بەسەر خەڵکەوە زیاتر ئەگەر حکومت بتوانێت و ئەوروپا ئەمریکا ئەوانەت و بتوانێت چۆنەڵی داهاتێکە واریداتێکە باتێ بڵێ لە ماڵەوە دانیشە ئەرکی سەرشانە سووکە فعلەن دروستە باشە بەڵام لە ئێستا بینین حکومت ناتوانێت مە بکە یان ئەگەر بیشتوانێ نایکات چارەسەرەکە چییە تاوەکو ینی تەندروستی خۆمان پارێزین چونکە نەخۆشیەکە بوونی هەیە و مەترسی داریش بەڕاستی بوونی هەیە فعلەن بوونی هەیە بەڵام لەو کاتەکە حکومت ناتوانێت مەجبوری خۆشمان خۆمە پارێزی بکەین بەڵام بۆچی زۆرینەی خەڵکە بینین نەدەستکێشی هەیە نەدەمامکی هەیە هەندێک شە بینین کە ئەوەیشی نییە تەوخەی شەکا بۆ نمونە یەکتریش ماچەکەن ئەمە مەترسی گەورە دروست ناکەن فعلەن دروستیەکە بەڵام لەوەی لە کەم ئەوانە زیاتر ئینسان بتوانێت زوو دەستی بشۆخ و پارێزی بکە زۆر لەو باشتر تێکڵاوی خەڵک نەبێت دوور بە دوور قەیچێکە دائانیشی لەگەڵ برادێکی تەوقەی لەگەڵ مەکە لی دوورکەوەرەوە تۆزێ بەڕاستی قەیچێکە با مەترێ بێنێتی بێت لەگەڵی زوو دەشتن ئەوەی کە باشن زوو پاک و تەمیزی کاکە زوو پاک و تەمیزی زۆر کە خەڵکەزانی شتێک زۆر بەکارێنێت تۆ دەسی لێو بن ئەو مەحاجرێ دەستکی دەرگایە بەڕاستی دەستکی پاسە نازام ئەو شتانەتەوەی کە خەڵک دەستکاریەکە زۆر هەستەکەی زۆر بەرکەوتەی لەگەڵ خەڵکایە تۆ کەمتر خۆتی لەوە تۆڵێ ئەگەر خەمی خۆشی نییە کەسەکە با خەمی کە سوکارەکەی چاواردەورەکە خێزانەکەی وەلانی کە خێزانەکە و نزیکترینی کەس کەس ئێوارچێتە ناو خانەوادەکەەوەی ناو ماڵ ماڵی بۆچی زۆرینەی خەڵکە بینین پابندی ڕێنمایەکانی تەندروستی نییە وەکو تۆ دەمامکی نەوەکوم دەستکێشی لەبەرەوە لیان نەقەوماوە هێشتا نایزانن 8 ملیار و قسوور خەڵکی کردوەتە ژوورەوە خەڵک ئەڵێت نییە مەلا هەیە قورعانی خواردەوە تۆ دی بە قورعان کۆرۆنا نییە کاکە کۆم بێسیخەیە لە چیوە هاتوو بۆم بێسیخەیە خەڵک بۆ زاکەین خۆی بێسیقەیە زانیشی خۆی جاری وایە گەڕێتەوە بۆ حکوومەت من نابێت زەمی کەس بکەم لەبەرەوەی نوێژەکەم زەمی نە حکومەت نە خەڵکەکەم بەڵام قانونی جوان ناڕوا بڕێوەکو ئەمان حکومەت دەبێ خزمەتی خەڵک بکات لە سیاسەی هەشیش جوڵایەوە ڕێ قاچی ببڕێتەوە بەڵام ئەم نە خزمەتی خەڵکی بۆ کرێ خەڵکیش قبوڵ ناکە قاچی ببڕێتەوە بێسیقەیەکەی لە حکومەتەوە لە کۆمەڵێ مەسوولیشەوەی وەکو تۆ ئەڵەی حکومەت بە بژێوی خەڵک دابین بکە ئەو کاتاگەرێکی پابند نەبوو سزای هەموو شتێکی کاکە 200,000 معاشەکەمە پارەی ئاوە می کارەبا می وەلیدەیە می ئەقارەم وەڵڵە دەست خۆش بێبینم دەمام کرد پێشنیارە چیە بۆ خەڵک تاخوایان پارێزن و پابندی ڕێنمایەکانی ئەوەیتر ئەو نەخۆشی هاتووە چارەسەری نییە ئێستا لەم کاتدا هیچ چارەسەرێکی نییە هەبێ خۆمان پارێزیندی ئەو ماوەی کە قەدەقی هاتوشۆشکە خەڵک پابند نەبوو دیسان بینیمان نەخۆشەکە گەڕایە بەڵێ وابوو شادێجا چار نییە لە عالەمە وایە کەواتە خۆمان بگونجێنی لەگەڵی ئێستا ئەبینین خەڵک بەگشتی پابندی ڕێنمایەکە نییە زۆربەی نە دەستکێشی هەیە نە دەمامکی هەیە هەموو ئینسانە ڕۆحێکی هەیە هەتوانێت بەکاری بێنێت خۆی فیداییکە هەتوانێت بیپارێزێ هەتوانێت هیچ شتێکی نەگە ئارزوی خۆی دیگابرە بەڵام ئەم نەخۆشیە بە جۆرێکە ئەگەر خوا نەخواستە من توش بم چواردەورەکەشم چوشەکەم وایە ڕاستە من ئەبێ خۆمان چۆن بپارێزین یان بۆی هەم
قەدەغی هاتوچۆنە بێت و خەڵک بژێوی خۆی پیا بکات لە دەرەوە ئەم خەمی تەندروستی خۆشمان وەڵا بێت و ئاگادار بیت زۆر شوێنی خەڵە باڵخی نەچیت ئەو شتانەی کە لە سێحەوە بڵاو گراوەتەوە ئەوانە پێڕێ بکەیت تاوە هەرەوەی کاکەم لە درویان لەگە خەڵک کردە بۆیە خەڵک باوەڕی پێنەما بۆ هەیە ئاشتە ناخۆشیەکە هەیە بوونی هەیە نەبوونی و متمانەیە هی پێشووترە حکومەت ئێستا خەڵک سیقی پێ تاوانی پێشووترە بۆیە خەڵک متمانەی بە حکومەت نەما باش ئێستا خەڵک دەبینین زۆرینەی پابندی ڕێنمایەکانی تەندروستی نابێت ئایا خەڵک خەمی تەندروستی خۆی نییە یاخود بژێوەکەی بۆی دەرناهێنێ یانە کاکە تۆ کە بژێوی نەبێ بەچی فەرموو تۆیە ڕۆژ تارێک کە هیچی دەست نەکەوێ ژیان ڕوا بەڕێوە ئەم دەمامکە لەبەر چی کرد لەبەر پابندبوونە بە ڕێنمایەکان لەبەر پابندبوونەوە بەسی حەتی خۆشمە زۆر باشە شەڵاتەن دروست بی بۆچی بینین بەشێکی زۆری هاوڵاتیان خۆیان ناپارێزی ینی نە دەمامکیانەیە نە دەستکێشیانەیە خۆ پاراستن زۆر باشە بۆ سیحەتی خۆت و بۆ سیحەتی هاوڵاتیانی ژیانی پێویستەکا بیکەیت ئەڕایتر خۆ ئەم شتە عامە تازە عام گرتوێتیوانە بێ هەر خۆ پارێزی ئێستا خوانە خواساگەر کەسێک توش بێ یەکسەر کەس و کارەکەی خۆشی دوای یەکسەر ئامیان کەرنتیناگەن و ئەشیانگرن زۆر باشە بۆچی بەشێک لە خەڵک پسیقەی بەو داتایانە نییە کە حکومەت بڵاوەکاتەوە لە کاتێک ئازایی نەخۆشەکە هەیە مەترسی داری خۆی بێ سیقەیە وایە سیقە بە وەعزە ناکە جێگە ئەبێ ئینسان احتیمام خاتە سەر خۆشی خەڵکیش خۆی پارێزێ خەڵکیش پارێزێ لەبەرێ ئەم شتە کوشندەیەوە تا وردە وردە خەریکەتە شەناسێنێت بۆچی خەڵکێکە بینین خەڵکی تر سار دەکاتەوە لەم نەخۆشیە بۆ نمونە باوەڕی بە وەزاکە نییە لە کاتێکا دەستخۆشی لە تۆکن کە دەمامکە کردو خۆپارێزیەک سپاس دەکەم وەڵا ئەو هۆکارە ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کە سەبارەت بەم نەخۆشیە جۆرە بێ بڕواایی یەک دروست بوو لای خەڵک لە ئەوڵەوە هەر دروست بوو لەوەری ئەم ئاسیبژێوی کە ئێستاتی ئەم گوزارانی کە ئێستاتی خەڵک لەبەر بێمەعاشی بێپارەی گومان لەوەکە کە لە ماڵەوە بێ حکومەت ئیسبارێکە لەبەر ئەمەی کە ئەم وەسای ئابووری ئێستا هەیە بۆ پێی کە چەمانێکە موچە نەدراوە موچە دوا ئەکەوێ ئەکەوێتە مانگ درێژ بۆتەوە بۆ چەند ڕۆژێک ینی ئەگاتە چ ڕۆژ بەلای کەم و ینی زیاتر ئەڕوە خەڵک گومان لەوە کە لە ماڵەوە بێ بۆی حکومەت ئیسبارێکە لە ماڵەوە بێت لەبەر ئەوی کە معاشەکەی پێت وایە ئەگەر حکومەت لە کاتی خۆیان موچەی پێ بدا بژێوەکەی بۆ دابین کە خەڵک پابندی ڕێنمایەکانیان ئەتوانم بڵێم هۆکارێکە بڵێ چی پێشنیارەکەتە ینی داوا لە خەڵک چێ تاوانیش وەکو تۆ دەستکێش و دەمام بکەن خۆیان پارێز خۆی تر پێغەمبەری خوا فەرمێتی درویدخوا لەسەر فەرمی خۆ پاراستن لە چارەسەرکردن باش نیە ینی خۆمان پارێزن زۆر احتیاجی و خەڵکات نازانم زۆر سەیرە کە خەڵکە بینم من هەست دەکەم ینی لەوا چێ بڵم لەوە گاڵتەم پێ بکەن بڵێنم کابرایەت بەناوایەک ئێستان ماسکی بەست و ینی بڵێن دەستکێشی لە دەستا زۆر ناخۆش ئەی من حەزەکەم کۆرۆنا بگرم بەس لە ماڵەوە بۆڵەی ماڵ و بێپارەی و بێ بژێوی نەبینم بە خۆمەوە کاکەم لە درویان لەگە خەڵک کردە بۆیە خەڵک باوەڕی پێنەما 200,000 معاشەکەمە پارەی ئاوە می کارەبا می وەلیدەیە می ئەقارەیەم وەڵڵە حکومەت قەدەغی هاتچوو کەرنتینەی کرد ئایا ئەو چارەسەری وەزاکەکان وڵاگە کەرنتین کردا قەدەغی چ کردا ئێستا ئەمەس ئاوە لێ خەڵکوش نەبوو خەڵ نهاتیا دەدەرەوە بەڵام ئێستا بینین خەڵک هاتوۆتە دەرەوە بەڵام زۆرینی وەکو تۆ دەستکێش و دەمامگی نەکرد ئەیتر هەوەس کەس بەچی خۆی دیکاک من مەناعەم کەما بێ ئەو دەستکێش دەستمان بێ کەواتە ئەگەر خەڵک لە ژوورەوە کەرنتینە بکرێت و قەدەغی هاتوچۆ بێت ئەی بژێوی لێکێوە پەیاکە ینی چارەسەرەکە نەخۆشیە هاتووە چارنی درخۆ کە چی بکەین نەخۆشی و بێت دەمە ژوورەوە توش نەبیت ئەگەر ئەوە خەڵکی خەرەباڵ بکاوە تووشە بێتوە خەڵکی کە بینین پابند نییە خەمی تەندروستی خۆی نییە یاخود بژێوی خەڵک باوەڕی پێن بۆ نەخۆشە نیە باوەڕی پێ نییە ئەڵێ نییە سیخەی بەو داتایانە نییە کە حکومەتی هێنێن بڵاو نییە لە هەموو عالەمە هەر ئەو نەخۆشە هەیە نەک لە حکومەتی هەرێمە کاکە هەموو عالەمە و نەخۆشەگیری خواست بەدەستیەوە ئێستا بینین حکومەت دەڵێ بۆ نمونە ئەوە کەس توش بووە یانە ئەوە کەس بەوەی گیانی لەدەستداوە بەڵام بەشێک لە خەڵک دەڵێ وەڵامە درۆیە ئەمە حکومەت خۆی دروستێکە بۆچی خەڵک سیخەی بۆ وەزاکە نییە لە کاتێکە نەخۆشەکە هەیە ئەو شانە ئەگەر خەڵق حکومەتەوە ئاڵێ ئەی خۆ خەڵک و خەسانان 500,000 کەس داوامەکە هەمووی ئاگیان لەوەست ئەنی ئەگەر درۆ بێ بەناون دکتۆرەکان هاوارەکان ئەڵێن نەخۆشەکە هەیە ئەیتە خەڵکی شەڵێ درۆی معنەوە باڕی پێێنی و خەڵک نهاتێ سەر چێ خوانە خوازۆ کەسێک توش بێ منیش توشە بوون تۆش توشە بی سەر هەرەوەی بێستا خۆی پارێزت واگەر لە خۆی بێتوتەوە پێ دوایە قەدەغی هاتوو چۆ کەرنتینەکردنی خەڵک لە ماڵەوە چارەسەری وەزاکە بکات
وڵی ئمڕۆکە خەڵک بتێونەتە هەمووی بێئیش و کارە ئەمجاگە خەڵک توانایەوەی شینێکە لە ماڵەوە دابنیشێ و بژێی خێ ژیانی نەبێت ئیتر لەگەڵەوەی شام تازەم زروفە هاتووە ئیتر هەرچۆنێ بێ مەزبور خەڵک خۆی باتە دەستخواوی تر پێت وایە خەڵک بەگشتی خەمی تەندروستی خۆی نییە خودت بژێوەکەی دەری ناهێنێ کە پابەندی ڕێنمایەکانیشدا کە تۆ دووچارێکی نانی ناچاریەوە لە ماڵەوە بێ ئیدارە ناکە ژیانی ناڕوا بەڕێوە تا چەند پابەندی ڕێنمایەکانی تەندروستی وڵایەت کەسی بیکەوە بۆ سوودی بۆ خۆی هەیە ینی کەسێنێک زۆرە لێ بکە زربیکیری کە کەس سەلاکە بەڵام گەربیکەی باشترە زۆر باشتر شتێک باشە دەست خۆش بێ بەڵام بۆچی هەندێک دەبینین لە کۆمەڵگەی خۆمانە باوەڕی بۆزەکە نییە ینی هەرچی حکومە داوارەکە دکتۆرەکان هاوارەکەن پەرستیارەکان هاوارەکەن کە نەخۆشیەکە مەترسیدادا بۆچی هەندێکی باوەڕی بۆزە عیلاقی بۆ نییە ئەمە عیلاقی بە حیزب بوو بە کەس و بە شار وڵاتوە نیە ئەمە شتێکە هەموو جیهانی گرتوتوانێ ئەمریکا بەو عەزەمەتی خۆی ئەناڵێ بەدەستیەوە گری بەدەستیوانی ئەڵمانیا عینەشت ئەوەی ناویچ زوربەی وڵات هەر وێران بووەوە ئەوە ئێران مەتەواتی ئێران بوو ئێران و تورکیا کە دراوسەی وڵاتی خۆمانن ئەوانیش یەکێکن لە شوێنە هەرە عراق بە کوردستان و عراق زۆر باشتر لە زۆر وڵات بەڵام ئەگەر بێتم ڕێنمایانش بەکاربێنن باشتر ژەبین بەڵام ئەگەر خەڵک ئیحماریکە خۆی کە زەرە ناکەن بۆچی ئەبینین خەڵک بەگشتی ئێستا سەیری بازار بکەین زۆرینە نەدەمام کەکە نەدەستکێشەکات ینی خۆی ناپارێزی لە وەزەکە ئایا بژێوی نیە یاخود خەمی تەندروستی خۆی تەوان خەمی تەندروستی خۆی نییە و کە توش بوو ئەو ساخۆچاریشی نییە ئەزیزان وەکو بینن بەشێک لە هاوڵاتیان دەمام و دەستکێشیان کردووە بەڵام بەداخەوە زۆرینەیە بینین نەدەستکێشەکەی هەیە نەدەمامکەکەی هەیە بۆیە باشترە ئێمە خەمی تەندروستی خۆمان و کەس و کاریشمان بخۆین کە هاتینە ناو بازار کە هاتین بۆ شتکردین یاخود چوونە شوێنێکی قەرباڵغ پابەندی ئەو ڕێنمایانە بین تێکەڵی شوێنە قەرباڵغەکانە بین لە شوێنەکە شتەکە بکڕین و بگەڕینەوە یاخود دەستکێش و دەمامکەمان پێ بۆەوەی پارێز لا بین خوانەخواستە لە هەر شوێنێک کە ئەو نەخۆشەی تێدا بڵاوە ئێمە بەردەوامە بین بەڵامەچینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاچە. لە دوای ناوبڕەکەەوە سلااوان لەبێ ئەمە لە هاوڵاتیان پرسم بزانمایە قەدەغی هاتوشە و کەرنتینەکردن چارەسەری پەتای کۆرۆناکات ئایا خەڵک خەمی تەندروستی خۆی نییە یاخود بژێوی دەری ناهێنێ چی بکەین تاوەکو خۆمان و کەس و کارمان لەم نەخۆشیە پارێزی لەگەڵمانە بن پرسیار لە هاوڵاتیانەکە پێت وایە قەدەغی هاتوچۆ چارەسەری وەزەکە بکە لەیلای شوێبینین خەڵکی وەکو تۆڵی بژێوی نییە مەجبورە بێش ئێمەڵێن قەدەغی هاتوچۆ ئەگەر حکومت بتوانێت ژیانی خەڵک دابین کە قەدەغی هاتوچۆ بەڵێ ئەتوانێت بنبڕی ئەم کارە بکە و لەگەڵ هاوکاری هاوڵاتیە نەک حکومت بەتەنە ئەبێ ئێمەش هاوکاریان بین بەس ئەگەر من بژێوی ژیانم نەبوو کە ژیانم نەبوو پارە لە گیرفانمان نەبوو یعنی چی با هەر سارە بێت دوو بچێ من چی بکەم لە ماڵە یعنی تووشی نەخۆشی نەفسی بم یا کۆرۆنایەک لەوانەیە لە 5 خەڵک بکوژێ بەس نەخۆشی نەفسی هەشێت دەکاتر ینی مردووی لە ماڵەکە ئینسان تووشی نەخۆشی نەفسی بوو تۆ قەدەغی هاتوچۆ و کەرنتینە مانی پێت وایە چارەسەری وەزەکە بکات یاخود ئەبێت چارەسەرێکی تر بدۆزینەوە وەڵامە ینی کەرنتینە ینی هین نییە چارەسەر نییە کە ئینسان موچەی نەبێ و ئینسان ژیانی نەبێ و هیواهەیە ڕۆژانە شتێ پەیانەکە ناتوانێ بژی ئەگەر حکومە بتوانانی یارمەتی خەڵک خەچێکە با مانگی ساڵە خەڵک لە ژوور بێ بەڵام کە تۆ هیچی پێێنە موچۆر نەبێ هیچ نەبێ دەستکەوتە نەبێ چیەکەی لە ماڵەوە مەجبوری زۆری بیشکێنی بێتە دەرەوە گەر عەزەتیشی بن بەڵام لەگەڵەوەی شاکەوەکو تۆ هاتن بۆ شتکردین بە دەستکێش و دەمام کێک بکات خۆی چی تێراشی لام وایە بەڵام زێر خخوای ئەقەکەی وا بە باشەزاری بەڵام باش نییە من داوا لە هەموو کەسێکم ئەمەکە باشە هەمومان باشە ئێستا من کە توش بووم چەند کەسێک توژەکەم یا تۆ توش بوویت چەند کەسێک توژەکەی نزیکترین کەس کەسەکانی چواردەور و خانەوادەکانی خۆمان بێگومان وایە هەر لەبەر بژێنی ژیانە خەڵ پامەند نابێت لەبەرەوەی ژیانی ناڕۆ بەڕێوە و حکومەت ئەگەر هاوکاری خەڵکات خەڵکیش پامەند دەبێت حکومەت چۆن هاوکاری خەڵک بکات تاوەکو خەڵکیش بە پارێزیە و بژێویشی دابێت ئەی تۆ لە ماڵەوە دانیشی ژیانی ناوێ هەروە ژیت
خەڵک ماڵ بناڵی هەیە و خەڵک کرێکاری نەکە ئەو ڕۆژە هیچی دەست ناکەوێت جادە ئەگەری دەریە وڵاتانە خەڵک حکومەت هاوکاری خەڵکە خەڵکی لە ماڵ و دانیشێ و مشکلەی پێشتیارەکەت بۆ حکوومەتی حکوومەت چی بکات لە مۆزایە وەڵا حکومەت ئەگەر بتوانێت مەعاشی ئەو خەڵکە بوا و یان مەفی خەڵک بوا و ئەم کارنتینەکردن و قەدەغی هاتوچۆیە چارەسەر یە مۆزای کات یاخود خەڵکی پێویستی بە بژێوی ئەزانیی خەڵک پێویستی بە بژێویە زیاتر خەڵک ناکرێت خەڵک سژنکەی ئەوەی دەوڵەمەنیشە حەقی خۆیەتی کە دوکان کاتەوە لەبەر چی لەبەرەوە شتەکە یەکسپایرە بێت دوایی نایکڕێ منەوە پیاوە ماسم لێ کڕێومانگە لەمە پێشە ساتون گلەی لێەکە یەکێ لە قسەکاندا ئاماژە بۆ کرد خەڵکی ئێستا لێی نەخۆماوە بەڵام ئەگەر خوا نەخواستە ئەم شتە بخۆمێ کارە ساتەکەی تر لەدەست دەرەچێت کارە ساتەکە وەختە نییە ئەوانیش کۆمەڵەجان ناڵێم هەمووی بەرپرسی باشی شەیە کۆمەڵەجانەڵێن لای بۆ شلکە کورە گوێشی مەرێ وەکو ئەنفالەکە کورە بە ئەسکەرێ بیبا کاکەی دوایی بەچی خۆمان دەوڵەمەندکەی بێکە تۆ یەکێکی لەوانەی کە خۆ دەپارێزی وەڵا خۆمە پارێزم ماڵ و مناڵەکەش مناڵەکان کچەکەی شووی کردووە نەمێڵاوە بچێ جەژیش بۆ ماڵکەس نەچوون بۆ ماڵ براکانیش و کوڕەکانیشم نەچوو پێشتر بینیمان قەدەغی هاتوچۆ کرا بەڵام دوایی خەڵک خۆپشاندانی کردیان بژێویمان نییە ئایا قەدەغی هاتوچۆ چارەسەری وەزەکە کات نەوەڵە چارەسەر ناکە نیکە کە تۆ ئەگەر هیچی بێنێت تۆ بجۆی بێنێ هیچی بێنێ بێ چی بکە لە ماڵەوە وا دوو ڕۆژ نانم کردی سەمور کردی بۆ دۆژە تەسێزێتەوە بێ ئەبێ هەم لە بازارە ئیشی خۆمان بکەین لەگەڵ شە خۆمان پازی لە هینی تەندروست ئەبرەمایی تەندروستی بکەین نەکەر خۆمان کەس و کارەکەیشمان چاودەرمان بەڵێ ئێستا حکوومەت بینیمان قەدەغی هاتوچۆی کرد چەند ڕۆژە پێشتر یەک دوومان قەدەغی هاتوچۆ کرا ئایا قەدەغی هاتوچۆ چارەسەری وەزەکە کات یاخود خەڵک پێویستی بە بژێویە ئەرەوەڵا ئەگە خۆ مردی خەبا هەموو دنیا بە قیمەتی چییە ئەوە نییە کەواتە چۆن بتوانانی خۆمان پارێ خۆمان پارێزینەینە دەرەوانم من سا دەقاتمە دەرەوە ڕۆمە بۆ ماڵەوە ئەگەر شتێکت پێویست بوو وەرەوەکو تۆ دەستکێش و دەمام بەڵێ لەمە پێشم کرد خەڵگاتی لیاوانەوە کاکەوە چی وڵای نەخۆشی نییە چۆن نەخۆشی نییە بەڵام ئێستا بینین ژمارەکە زۆر بەرز بۆتەوە زۆر کەسیش هەیە بۆ نمونە چەند کەسێکیش بۆی نەخۆشەکە و مردوو زۆر ئەرەوەڵا خەڵکی ئێمە کەمێکی مەشروب وشت ئەخواتەوە تێگەی لە براو ئەجا بە حکمی ئەوە خەڵکی ئێمە تۆزێ بە قەوەت و نەشاتی زیاترە خەڵکی ئەو وڵاتانە وەک ئێران هەرکوێن ڕەشت ناخۆ ئەسە من لە بەیانێش نەخۆم لێرا بەخوا چیە خۆم قەیسیە خۆم گێلازە خۆم سێ ئەخۆم هەڵوژە خۆم کەسێکشمان بینیوە لەم چەند ڕۆژەی پێشوە بەوەی حاڵاتەکەەوە مردوون یانیان لەدەست بەڵێ مردووە هەشە و زیاتریش ئەبێ من ڕەفیقی خۆم مەعانتوو بە لە خەسخانە هەڵێ بەس ئیم شەو حەفەکە زاتوو وەلایە شتەکە هەیە ئایا خەڵک بەگوێ کەسەکە وەک ئەوە وایە تۆ لە شەڕێکا بیت خەڵک بڵێ بابا وەڵا شەڕ شەیە هەتا گولەکە جزێ بە قاچیە کە پیا جزە ئەنج باوەڕەکە ئێستا شتەکە زۆری شەو زیاتریش ئەبێ خەڵک بە قسەی نەکە ئێستا من بۆ خۆم دەمامەکەم پێ بیکەمە دەمم بەس لەبەر خەڵک ناوێرە بیکەمە دەم خەڵک ئەڵێ ئەڵبەتەم کابرایە نەخۆشەمەی لە دەمایە اینجا زۆر نزیکی خەڵکیش ناکەم من سپاس بۆ خوا ئەم شوێ مزگەوت دەکەم بۆ مزگەوت دیشەچم بەخوا ئەم عسرە نەمێرا بچم بۆ مزگەوت بەڕاستی نە بەخوا نەمێرە ئالۆ دوکانان نوێژەکەم کرد لەبەر چی هەیە نەخۆشە نازانێ ئەبینین خەڵک پێویستی بە بژێوی ژیانێ پێویستی بەوەی کە لە دەرەوە ئیش بکات بەڵام سەرڕایەوەی کە خەڵک هاتووەتە دەرەوە زۆرینەیە بینین خۆی ناپارێزێ بۆ نمونە تەوقە کات لەگەڵ با بڵێن چوار دەورەکە باوەش بە یەکتریاکەن ڕەنگە یەکتری ماچ بکەن ئەم پابەند نەبوونە بە ڕێنمایەکانەوە کارەساتی لێ ناکەوێتەوە کارەساتی لێکەیتەوە زۆر چاکیش لێکەیتەوە ئەو خەڵکەوە کەزانی وەک چی وایە وەک مناڵێک گوایە زۆپای گدا نابێت داگیرسابێ بڵێ ڕۆڵە بڤ دەستبێ بۆ ئاگرە دەست ئەسووتە ئەو بە قسەی تۆ ناکە بەڵام کە دەستی تزا بە ئاگرەکە دەستەکە بەگریان اینجا بە خۆی زانێکەوە ئاگرە خۆمان پارێزین پێشەوە یەکو تۆڵی دەستمان پێ خۆمان بپارێزین زۆر بە چاکی قەدەغەکردنی هاتوچۆ و کەرنتینەکردنی خەڵک لە ماڵەوە چارەسەری وەزەکەکە نا ئەوە هەموو خەڵکە کوژێت بەسیستە تۆ توانی خۆت پارێزیت بەس تۆ هەموو خەڵکی سزن کردی ینیشی خۆمە تەوقیف نییە خەڵکیان بۆ شازە نا بۆ شێوە ناڕێت
بەڵام لەگەڵەوەی شاوەکو تۆڵی خۆمان پارێزینەوە ئەمە نەخۆشیەکە تاو هاتوتە ناو نیزامەکەەوە ئێتر ئەمە ینی ناڕات هەتای وەکو ئینفلۆزای احتیادی وایە ئەتر هەتا ئەمێنێتەوە بێ خۆتی لێ پارێزی. پێ دوایە قەدەغی هاتوو چۆ چارەسەر بێ بۆ ئەم نەخۆشە نەخێر چارەسەر چییە؟ چارەسەرەوە تۆ ئەگەر ڕاستە کاڵێ کاکە تۆ مێرە دەرەوانێ با ژیانی دابین کاوەکۆ وڵاتانە چۆن ژیانیان دابینەکەن باوانی ژیانیان دابین بۆ چەند مایك بتوانێت بژێوی خەڵک دابین کا تاوان من ئێستا بیستمەڵەن زەلامەیە لە وڵاتانە دوکانەکەی داخراوە حکومەت پارەی خستۆتە سەر حسابەکەی کە لە بانقەیەتی تۆ ئەو ماگانە هەر شتێکی بۆ بڕێتە دەی فەرمو خەڵک پابەن دەبێ و نایەتە دەرەوە کەرنتینەکردن و قەدەغی هاتوو چۆ چارەسەری وەزەکەکە یاخود دەبێت چارەسەری تر بدۆ چارەسەریەکە بەس بەڕاستی خەڵک بژێوی ژیانی نییە کەسابەتی پێویستە پێویستی بە پارەیە تێگەی وەساگەر لە ماڵەوە دوو مانگی مەسەجم بۆ نمونە من 1 ملیۆن بەرەو ژوورم خواردووە تێگەی ئەیکاکە تۆپایینەکەی لەکوێ هێنی ئەگە حکوومەتی دەدادێ لەکوێنی خۆمە چارەسەرەکە ئەوەیە لە بازاڕی ئیش بکەین و بەڵام پابەندی ڕێنمایەکانی ڕێنمایەکانی دوو ئیشوکارەکانی خۆمان بکەینەوەتر باقی وەسەلام اینجابی دێنە دەستی خوا وەکوان دێگەڵێ من خواگەر بۆم نەنێرە نای خۆ ڕاستە شتەکەی خوامی بەدەست خوای گەورەیە بەزەبێ ئینسان خۆش پارێزێت ئەی من حەزەکەم کۆرۆنا بگرم بەس لە ماڵەوە بۆڵەی ماڵ و بێپارەی و بێ بژێوی نەبینم بە خۆمەوە کاکەم لە درۆیان لەگە خەڵک کردۆ بۆیە خەڵک باوەڕی بوونە 200,000 معاشەکەمە پارەی ئاوەیە می کارەبا می وەلیدەیە می ئەقارەیەم وەڵڵە هۆکارێکی تریش بژێوی ژیانانی کە تۆ ئینسان کار و کاسبی نەبێ لە ماڵەوە دابنیشێ و زۆبەی کرێچیە زۆبەی هەموو ئاسی مستەوای یابووری هەموو کەسێ وەک یەک نییە ئەتوانی بڵێ ئەو کەسی کە لە ماڵەوەی زیاتر خەمی لای ئەوەیە کە لە بازارە ئیش بکە و پارە پیا بکە و شێوی ژیانی خۆی بەڕێ بکە بەشێکی زۆری و هاوڵاتیانە بینین ئێستا زۆربیان پابندین ینی تۆ کردوتر ڕەنگە دەگەنجی تر بینی نەیکردووە یان خەڵکی ترە بینین نەدەست کێشەکەی چیە نەدەمامکەکەیش وەڵا ئەوە گەڕێتەوە بۆ ئەو کەسە خۆی ئاسی تێگەشتنی خۆی بۆ مۆزوعەکە من وەکو ئەو ئەوانی کە لە سوۆشال میدیا و لە تەلەڤیزیۆنەوە دەرەکەوێ کە ئەو نەخۆشانە بزەبت هەیە و ئاسی مردن ینی ئاسی توشبوون و مەترسیدارتریش مەترسیدارتریشە لەبەرەوە ئینسان پابندی بە باشتر ینی بەڕاستی بۆ خۆی بۆ دەوروبەرەکەشی چکە ئینسان خەمی خۆی نەبێ ماڵ ناڵی هەیە کە سوکاری هەیە وەچێتە ناوێنەوە خۆشەر نییە خۆت بێ خەمی خەڵکی تریشە بێت ئەم ڕۆژەیە بکەین تاوەکو تەندروستی خۆشمان پارێزین هەمی کەس و کاریشمان نەگەر خۆمان بۆ بژێوی خۆشمان وڵی خۆ پاراستنەکە لەسەر هەموو شتێکەوە کەس بڕا ناکەم کەس نامرێت لە برسا و کەسیش تام دەقێژ نەمردووە لە برسا ئەتوانی خۆ پاراستنەکە زۆر باشترە لەوەی کە دوای بژێوی ژیانی خۆ کارجێ بەشێک لە هاوڵاتیە بینین سیخەی بە وەزەکە نییە بۆ منە سیخەی بە و داتایانە نییە کە وەزارەتی تەندروستی ڕایەگەن وەڵی شتەکان ئەوە بە نازانم زۆر بەناو ئەبڵاوەکرێتەوە هەر جاری بەناو ئەبڵاوەکرێتی ئەوەیە خەڵکەکە سقەی کەم بووە ئەژی نەخۆی شتەکە لە ئارایە هەیە و مەترسی داریش هەموو وڵاتانی جیهانیشی گرتەوە وەر کوردستان خۆری ئەمە نین ئێمە خوای گەورە پاراستوینیە تر کەس نازانێ ئەمان بەس خوایە ئەجینایی چکەنی خۆ بەگشتی خەڵکە بینین پابندی ڕێنمایەکان نییە بۆ منە تەوقعەکان باوەش لە یەکترەدانە وەڵا خەڵ پابندی ئەو ڕێنمانە نینەوە هەیشە پابندیەکە بەس هەموو کەسێکیش نایکە باشە بۆچی هەندێک کەسە بینی باوەڕی بە داتاکانی حکوومەتی هەرێم نییە یان سیخە بە بابەتەکە خەڵکە زانی چۆن ئیمڕۆ هیوایە لە حکومت بۆیە وا لەو خەڵکەکە کە لە ماڵەوە دابنیشێ و نەداوای معاشکە و نەداوای ژیانکە و ینی حکومت بۆی پاسا و بۆ خۆی بێتە بڵێ لە بەرەو شتانە ئیمڕۆ نەخۆشەکە ڕاستە و خەڵکی ڕاستە من ئیمڕۆ بیستمتیان زیاتر لە 7 کەس 8 کەس مردووە ینی وەک باسێکەن ئەو کوڕانە پۆلیس بوونیان تقریبان ئیمڕۆ دوورە نزیکی دەوری 9 کەسێک مردووە بە قسە و بە باز کە باسێکە تا چەند خۆت پابندی ڕێنمایەکانە وەڵی تر من زۆر ناوشێ ینی تێکەڵینەوە قەڵەبارغی نابوو منجا کە ئینسانیش دەبێت خۆی وادە دەستخواوێت چارچی بەڵام خۆمان پارێزین و ئەوەکەی بدەینە دەستی ڕەوەڵا مەسەلەیەکی کوردی پاراستین باشترین چارەسەر ئەزیزانەوەی کە بینیتان ڕاوسەرنیجی هاوڵاتیان بوو لەسەر نەخۆشی کۆڕۆنا و داتایانی کە حکوومەت بڵاوێکاتەوە بەشێکیانیان گەڕاندەوە بۆی کە حکوومەت لە پێشووترە لەگەڵ هاوڵاتی
ڕازگۆ نەبوو بۆ ئێستا هاوڵاتی هەندێکی باوەڕی بەوەزەکە نییە لە کاتێکە فعلەن ئەم نەخۆشیبوونی هەیە مەترسیدارە ئێستا ژمارەکە زۆر بە خێرایی لە هەڵکشانایە بەشێکی ئەو کەسانی کە توش بوون بەداخەوە گیانیان لە دەستداوە بۆیە باشترە ئێمە کە دێنە بازار یاخودەگەری شێکمان هەیە بە زووترین کات دەستکێش بکەین یاخود دەمام بکەین بۆی بە خێرایی ئیشەکەمان بکەین و بچینەوە بۆ ماڵی خۆمان لەبەرەوەی ئەگەر خوا نەخواستە کەسێک توش بێ یەکەم کەس کە لەم کەسەوە توشە بێ خانەوادە و کە سوکاری خۆیەتی یاخود منداڵەکانی خۆیەتی بۆی باشترین حاڵەتەوەی ئێمە بژێوی ژیانی خۆمان لە کار و کاسبیمان بەردەوامی بەڵام دەستکێش بکەین یاخۆ دەمام بکەین خۆمان پارێزین تاوەکو ئەم نەخۆشە ئینشەڵڵا خوای گەورە لەسەر وڵاتی ئێمەش لایەبات پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ